بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵەوەی خۆشەویست داین. لە بەرنمەیەم جارشماندا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ شنۆخان کچی شێخ لەتیفی شێخ محمودی حەفید کە سەردەمانێ بۆ خۆی لە حکوومەتی هەرێمی کوردستاندا وەزیر بووە و لەم ئەڵقەیەدا زیاتر باسی ژیانی ئەوەکەین. شنۆخان بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. سپاس دەکەم. شنۆخان باسی پێم خۆشوەندێک باسی ژیانی تۆش بکەین چونکە ئێوەش بۆ خۆتان کەسایەتیەکی دیارن لە شارەکەیە. بە تایبەتی ئەڵقەی پێشوو باسی ئەومان کرد کە ئێوە لە ناو شاری سلێمانی لە سلێمانی خوێندنتان تەواو کرد و دوایش نەمەریوان، بەڵام پێشەوە ڕووداوێک لە ساڵی هەفتەیە ڕوویدا تۆ بۆ خۆت قوتابی ئامادەی سلێمانی کچان بووی کە یەکێک بۆ لە قوتابخانە بەناوبانگەکانی ئێستا ژوابزانم هەروایە ئەو کاتە قومبەلەیە خرایە ناو ئەو قوتابخانەیەوە. چی لەو بارەیە وازانی؟ من ئەو شەوە جنم حازر کرد بۆ بەیانی کە بچم بۆ قوتابخانە، بەڵام دایکم خەویدی بوو وە دەزانین دڵی دایک دەلیلە وتی ئەترسم شتێک ڕوو ئەیامە ڕۆڕەوە نەڕشتمەوە ئەو ڕۆژە، بەڵام کە یەکسەر بیستمان ئەوە ڕوویاوە هاوڕێکانم دوسەیەکیان دراوسێمان بوون، یەکسەر گەشتمە لایەن ئەوان بۆیان باس کردم کە چۆن بووە یان کوڕێکی زعیفکەلەی گەنج شەواڵێکی ڕەشی لە بەرا بووە هاتۆتە سەر دیوارەکە و قومبەلێکی هەڵاوتەوە ناو قەرەباڵغەکە کە کچان هەموو بەجلی کوردیەوە خەریکی احتیفال بوون. چەند کەسێک برینار بوو بەس خۆشبەختانە برینەکانیان ئەوە نەبوو. اینجا لە دیوی ئەو دیوی قوتابخانەکە ماڵی مفۆزکەمان لێبوو یەکسەر ئەگاتە سەری و ئەیگرێ ئەو کەسێک بەڵێ یەکسەر ئەوە گرێ، بەڵام یەکێکی لەگەڵ بووە کە ئالەساس وەکو حمایەک لەگەڵی بێ ئەو زوو ڕای کردووە، ئەو دەستگیر نەکراوە، بەڵام کوڕەکەی کە دەستگیر کرا برای گۆرانی بێژ جەلال کۆچەر بوو، ناوی جەمال بوو. ئیتر بەس دوای یەک دوو ڕۆژ کە چوون بۆ قوتابخانە بە پاس ئاڕۆشتینەوسا لە بەتێکی سەرا قەنارەی دانرا بوو هەڵواسرا بوو، من خۆم دیم کە تەرمەکەی بە قەنارەکەەوە بەس نازانم کە سوکارەکەی هەندێک جار ئەڵێن ئەو بۆ بە قوربانی و خەڵکی تر لە پشتیەوە بۆ یعنی ئەلوا بوو فێر کرا بوو گەنج بوو تقریبا عەمری 18 ساڵ 19 ئەو دەورە بووە فێر کراوە گەنج بۆی تر ئەو بوو بە زەحیە. بە بڕوایەوە بۆچی ئەو ئیشەکرا بۆ کات چی بوو لە کاتێکا کە مفاوزاتە بوو گفتوگۆ هەبوو لە بینی حکوومەت و شۆڕشە، ینی دەستێکی تێکدەر بوو ئەویست ئەو ئاژاو بنێتەوە لە سلێمانیە. بەس کاریگەری کردە سەر قوتابیەکان معلوم حتمەن ترسان ترکە احتیفالشتی ترە بوو بە حەزەرەوە بە حەزەرەوە چونکە لە یەکی سانەیەوە تیا بوو 11 ساڵ و 12 ساڵ هەتا شەشی سانەی ئەو سانەی بوو لێک تا شەشی تیا بوو، بەڵام فترێکی کەم بوو ترسەکان ئامادەی نەبوو کاتە نەخێر تیا بوو هەتا شەش. من لە پۆلیێک بووم ناوەندی بووم. کەواتە و قوتابیانی کە برینار بوون ینی مناڵ بوون. بەڵێ ئیتر گەڕەکە هەمووی ڕژا بۆ ناو ساحەکە ناو حەوشەی ئەوێ هەر کەسات و بە دەنگی کچەکانی خۆیانەوە چونکە زۆربەی قوتابیەکانی دەوروبەری ئەو گەڕەکە بوون. بەڵێ شنۆخانەوەی لە بیرێ بێ و کاتە بە تایبەتی کە 11 ئازارە بێت و گفتوگۆکە دەست پێکات و ئیتر پێشمەرگەیەتەوە ناو شارەوانە چیەکرا لێرە خەڵک چۆن پێشوازی لە 11 ئازار زۆر دڵخۆش بوو تەسەوور ناکە ئەم سلێمانی هەمووی ڕژدا بۆ سەرجاردا ڕۆژ و دوو ڕۆژ نایتر هەر لە هەموو شوێنە هەر دەنگی دەهەڵ و زۆرناو هەڵپەرخێ بوو لە هەموو کۆڵانەکان زۆربەی ماڵەکان. بەڵێ ئەی لە مامۆستا گرنگەکانی ئەو کاتە کێت لە بیرە ئەوانەی بە تایبەتی کە فێری کوردایەتی من بەبەستم دوای هەفتەیە ینی لە سانەوی سلێمانی و ئەوانە سانەی سلێمانی مامۆستاکەمە نەسینی مستەفا مەسەر مدیرەمان بوو، درەخشانخانی شێخ جەلالی حەفید معاون مدیرە بوو، سد بەدیعی لێ بوو، سد مهێن بەدیعدارتاش ئەویشی لێ بوو بەدیعدارتاش لە پۆلی چوارە کە لە پۆلی چوارمێن ئەو تازە تەخەڕوجی کردبوو. بەڵێ ئەو تر بەدیعە مەحوی مامۆستا بەدیعە مەحویمان هەبوو. مامۆستا نخبەکانی سلێمانی هەموو زۆربەی لە ئاماداری سلێمانی دەرچێتەوە. بەڵێ سزەکێ زۆر ڕۆڵی مامۆستای ڕێازەمان بوو
بەهۆی ئەو هەموو جارێ سلێمانی مەکتەبەکەی ئێمە یەکەمە بوو لە سلێمانیا زۆر احتیمای بێ بە ورزش ئازیان لە حەد ئێستا ژیانە ما و هاوڕێتی بزۆرە لەگەڵی تەمەەن درێژ بێ ئینشاءڵڵا. دوای ئەوەی لە ساڵی 1970 کە شۆڕش دەستورە لە پۆلێکیشا سسایە کە بوو بە بووکی حەمەی ئەو ڕەحماناغا ئەوش مامۆستامان بوو هەروەها بەڕێز نەرمی عوسمان ئەوش لە پۆلی یەکە بیرکاری پێوتین هەروەها خوشکی ستپەشنگی خوشکی شەهید شەهاب ئەو مێژوو جوغرافی پێوتین بەڵامیتر نەرمی خان ڕۆژە دەرەوە دوای ئەوە بە ماوەیەکی کەم ئەوە زامەوە کاری حیزبەتیان زیاترەکرد. بەڵێ ئەگەر باسی ساڵی 1970 کە ئێوە ئەشنە مەریوان لە مەریوان باست کرد کە دەوێت بازم دوو قۆناغی مەکتەبت لەوێ تەواو کرد. پێنجی سانەی و شەش. جیاوازی چی بوو لەگەڵ مەسەن ئێوە لەوێ بە کوردیەتان خوێن لە سلێمانیشەر بە کوردیەتان خوێن؟ عینەن بەرنامەی خۆمان عینەن بەرنامە بوو چونکە زۆر کەس کتێبی هێنابوو کە لەوانە خۆم بووم منهجی تەواو لەگەڵ خۆم بردەبوو خۆشیان هەمووی مامۆستای سلێمانی بوو. ینی لەسەر سەرپەرشتی ئێرانیەکان نبوو یا شۆڕژێک؟ مەکتەبەکە صرف پیانەوتن عێراقیەکان هەم تەلەبەکان هەم مامۆستا و مدیر هەمووی خەڵکی سلێمانی بوو زۆر بەیان هەر مامۆستانی سلێمانی بوون. ئەی دوای ئەوەی کە گەڕانەوە ئێرە تۆ کەی چوویتە زانکۆ لەکوێ زانکۆ گەڕینەوە بۆیان حساب نەکردین ئەو دوو ساڵیان بۆ حساب نەکردن دیساخسیانەوە پێنج بەڵێ امتحانی پێنجمان ئەنجا شەش بەڵێ تر لەکوێ وەرگیرایت ینی بۆ خۆت حەزت لەوە بووبی بە ئەندازیان؟ بەڵێ خۆم دەرەجەی توبم هێنا یەکەم ساڵ بوو کولی توب لە سلێمانی بکرێتەوە لە جامعای سلێمانی. تۆ ساڵی کەی ساڵی 1970 چوویتە 1970 چوویتە زانکۆ کولی توب کەمتری وەرگر لە هەندەسە بەڵام من حەزم لێ نەبوو لە کولی توب حەزم لە هەندەسەکە زیاتر بوو. ئەو کاتە لە دوای 1970 تر وردە جارێکی تر شۆڕش دەست پێکاتەوە یەکێتی و پارتی و حزب و فڵانەوەوانە لە ناو ینی ڕەوشی ناو زانکۆ چۆن بوو ئێوە گەنج بوون ینی هەستان بەوا کرد کە لە دەرەوە جارێکی تر شۆڕش دەستی پێکردوێتەوە پەیوەندیان پێوەکردن یا چالاکیتان هەبوو ئەوەی تۆ بزانی ئەگە خۆشن نەکرد بێ خەڵکی تری کردوان لێ بوو زۆربەی قوتابیەکان ئیتیساڵیان هەبوو ئیتیساڵیان هەبوو بە دەرەوە بکو بڵێن پێشمەرگەی ناوشار بوون زۆربەی هاوڕێکانم کە لەگەڵ ما بوون کە جامعای سلێمانی گوێزرێتەوە بۆ تۆ هەر لەوێ بووانم پۆلی 4 بووم لە پۆلی 4 جامعای سلێمانی گوازراوە بۆ هەولێر ینی تۆ شوویتە هەولێر ساڵێکم لەوێ بوو. ئێوە وەکو قوتابی ئەو کاتە گەنج بوون و ینی هۆکاری چی بوو ئەوی کە بزانی هۆکارەکەی چی بوو بۆچی جامعای سلێمانیان گواستەوە بوو؟ جامعای سلێمانی بۆیە گوازرایەوە چەند دکتۆرێکی جامعە ئوستازی جامعە میسری و ئەجنەبی کوژران پێشمەرگە ئەیود ئەمە مخابەراتی عراقی خۆی کردوێتی بۆی نای ئێمە ناشرینکە عراقیش ئەیود حکوومەتی عراقیش ئەیود پێشمەرگە کردوێتی بۆی ئەو جامعای لە سلێمانیان نەمێنێ چونکە خەڵکی سلێمانی زیاتر زۆر ئەو کاتە ئەتیمامێن بە سیاسەدەیە بریانە هەولێر کەواتە ئەوە هۆکارێک بوو بۆی جامعای سلێمانی بگوێژێتەوە بۆ هەولێر. بەڵێ تۆ ساڵی هەشتا هینی کرد تەخەڵوجی کرد یاخۆش هەشتا کەواتە لەو کاتانەیە کۆمەڵی گۆڕانکاری زۆر هەبوو بە تایبەتی هەڵبەتەوە هەشتا دوو بوو کە خوێندکاران مانیان گرت و ئەمانە بوو بە مزاهرە تۆ بە خۆت بەشداریم کرد گیراشم کەی لە هەولێر یا لێرە؟ لە هەولێر بەڵام گیرانەکە نەگەیشتمە سجن هەر لەناو ساری شوتاکە گستیانین هینێکیان بۆ کرا پامێکیان بۆ ناوتیان ئەوانی کە پێتان بەریانن منێکی لەوانە بووم کە لەو سارا بووم کە ئەو خەباریان پێیان بەردەرام خۆم و چەند ڕەفیقێکم بەڵام چەند هاوڕێکی ترم گیران چەند ڕۆژێکی زۆر ماوەیەکی زۆر گیران. ئەوە ینی خۆپیشاندانێکی خۆڕسکی بوو لەوێ یا خۆت حیزب و شتیوا دەستیان تێ هەبوو دروشمەکانیان چی بوو؟ وەڵا لەسەر چی داواکاریەکان تا چی بوو؟ وەڵا هەر ئەوە بوو کە حەقی کورد بدرێ و کە مافی کورد بدرێ ئەوە بوو داواکاریەکان. بەڵێ باشە لە دوای ساڵی 1970 ئێوە بنەماڵەیەکی دیار بوون لە شارەکەیە حکوومەت گوشارێ خستە سەرتان بۆ ئەوەی
پەیوەندی لەگەڵ حکوومەت تا دروستکان یاخۆت شتیوە هەبوو وڵی بەعام ڕێزی تایبەتیمان هەبوو بەس محاولیانە کرد بەس ئێمە هیچ ڕەتفعلێکمان نەبوو. شتێکی مێژووی هەیە زۆر کەس باسی کردووە کاک نەوشیروان خۆی لە کتێبەکەی باسیەکە ینی هەر کەسە و بە شێوەیەک باسیەکە بەڵام زۆر جار باسی ڕۆڵی کاخشێکاوا کرێت لە بەردانی کاک نەوشیروانەکە ئەو کاتە لەلایەن حسکەوە دەست بە سەرکرابوو یا ژیرا بوو تۆ شتی ینی بێژگەلەوەی کە باس کراوە شتی هیچت هەیە کە باسیکەی کە بیزانیت ئەو شەوە شێخکاوی برام زۆر تەکلیف ئەکا لە مام ئاراز کە ئەو بە دیار ئەو سجنەوە بێ باڵە ئەوش دڵی نایە تەکلیفەکەی پشتیانێ احتیامەن بۆ عایلەکە بەڵام جەماعەتی چەکداردانێ وەکو حرز لە دەوری سجنەکە کە نەوەکو ئەم محاولێ ئەوە بکە کە بەری بە باڵە ئەمیش حەبی خەوە کاتە چاوە بۆ هەمویان بۆ پێشمەرگەکە بەڵێ هەمویان خەو لێ خەو دەگاکە کاتەوە کاک نەوشیروان بەرێ و هەتا دەمانچەکەی خۆی ئاەتە دەست کاک نەوشیروان ئەڵێ باوەت پێ بێ بۆ احتیا کاک نەوشیروان پێی ئەڵێ ئەگەر من بڕۆم لەوانێت تۆ فۆتێن تۆ بکوژن لەبەرەوەی ئەمەی کردو ئەوش دڵێت تۆ بەپەلە دەرچۆ خەمی منەن دەبێ ئیتر ئەو بوو کە دەرباز بوو دوورکەوت بۆ ئەنجا پیانزانی تەقیان لێ کرد بەست باشە ئەم زانیاریانە لەکوێوە هێنی تۆ لە عالی خۆمان خێزان و لە عایلێ خۆت ینی تاکیدنەوە چونکە کەم کەسێ باسی ئەوە کە پێشمەرگەکان حەبی خەویان دراوە تێوە بەڵێ نا ئەو تاکیدم لێ تاکیدی بەڵێ چکەوە بەرنامەیەکی مێژوویە خەڵک سەیریەکە ڕەنگە دوایی ینی ڕەدەفعلیان هەبێ بۆ قسەکانی تۆ کەواتە تۆ ئەوم تاکیدم بەڵێ ئەی کاک نەوشیروان بۆ خۆی باسی ناکات لە کتێبەکە باسی شتیوان ناکە وڵایتر زۆر کەس بەعزە شتێ ناڵێ اینجا دوای کاک نەوشیروان داوەتیەکە بەڵێ کە داوەتێکە کاوە زۆر وریا بێ پیاکی لەگەڵ بێ نای کاگڕۆ فێسە لە بەریتانیا ئەو خۆی کاگڕۆ بە شخصی بۆ خۆمی گێڕایەوە وتی کە ویسمان بچین بۆ خزمەت کاک نەوشیروان کە داوەتی کردبووین جەنابی شێخکاوتی هەر لە خۆیەوە دڵی نەوەیەکی کردوتی بڕۆ ڕێگاکە تاقی کەرەوە بزانە کەمین شت دانانراوە بۆمان وتی کە چوومە سەر شوێنێکی بەرسەیرەکەم لە خوارەوە کەمینێک هەیە ئیتر نازانم ئەو کەمینە کێ بوو کێ بۆی دانابوو بۆ ئیتر شێخکاوە ڕێگەکە ئەگۆڕێ و ناچێ بۆ داوەتەکە و ئەتیزارە هێنتەوە بە کاک نەوشیروان ناچێت بەڵام ئەوزانام یەک دوو جار هەوڵی چەککردن و ئەوانەی دراوە لە لایەکێتیەوە کاک مەبەستم کەسێکی دیاریکراو نییە وەکو حیزب ئاگال لەوە نیە باشە ئەوەی کە بزانی حکوومەت دابڕین لی بەڵێ حکوومەت هیچ پەیوەندێکی پێوە نەکرد کە بگەڕێتەوە تەسلیمێتەوە شتیوە نازانی محاولی زۆرە محاولەی کردووە حکوومەت کە بگەڕێتەوە بەڵێنی پۆست بەخسەی نەکردن بەڵێ ئەی شتێکی تریشەیە کە ڕەنگە تۆزێت هەموو مژاوی بێ ئەویش ڕەخبوونەوەی ئەوان لەناو بەفرا لەگەڵ کاکتایری علیوالی بە بۆ چەند پێشمەرگەیەکی تر ئێوە خەبەرەتان چۆن بیست چۆن ئەزانن لەسەر ئەو خەبەرە چیتان هەیە ئەو یانزە کەس بوون ئەوانی کە وەفاتیان کرد بەس خۆی لە ئەسڵ 12 کەس بوون بەڵێ یەکێکیان نەجاتی بوو دەرچوو گوایە ئەیانوت بەس شەر نییە ڕاستیش بێ ئەهلی دێی کە نزیک بوو لەوانەوە وتیبیان ئەم کابرای کە هاتووە یەکسەر بوراوەتەوە لە سەرما کە گەشتۆتە دێکە زمانی شکاوە ینی فریان نەکەوتوە پێیان نەکەوت زمانی شکاوە تا ڕۆژی دوایی کە هۆشێتەوە بەرخۆی ئەڵێ جەماعەتێ لەوێ بوون بەژێر بەفرەوە بەس ئەهلی دێکە وتبوویان ئەو ڕۆژە وەکو ئەم باسی کرە لەو کاتا کە ئەمە ڕوویاوە گوێمان لە تەقی تفانگێ بووە جا بەفریش کە هەرە سەهێنێ بە سەوتی بەرز هەرە سەهێنێ ینی ئەگەر گولێ بتەقێ ئەو گوای ئەڵێن ئەوە دەسیسە بووە ئەو کابرایە تیاوە بەڵام شەچیش نێوا بێ و لەوانە شەوا بێ بۆمان تاکید نەبووە ینی گومان هەیە لەوەی تاکید نەبووین بەدەست بووە بە فیشەک مەسەڵەن بەفرەکە هەرەسی پێێنرابێ ئەهلی دێکەوتبیان گوێمان لە تەقی تفانگێ بووە بەڵام هیچ زانیاری کابراش ون بوو دیار نەما نەمازانی کێیە کەواتە هیچ زانیارێکی دروست نییە کرێوا بێەوە کرێ ژوانە احتیمالاتە ئێوە کامی احتیمالاتیان بە هی نەزانن
دەستکیسە بێ یاخود کارێکی بەڕای سروشتی خۆمان لەواچێ لەواچێکە لە پشت ئەو چەند دەستێ هەبوو بێ چەند دەستێک نەک دەستێکیش دەستەکان کورد بوون یا حکوومەت یا خەڵکی تر تیا بوو هەمووی تیا بوو شتی شخصیشی تیا بوو شتی شخصی شخصیشی تیا بوو یعنی بەڕای خۆمان بەڵێ و حکوومەتیشی تیا بوو بەڵێ بەزەو ماوەی کە و لە دەرەوە بوویەوە هیچ پەیوەندێکتان لەگەڵی نەبوو تەنها خێزانەکەی سەردانیان کرد تۆ کاری حکومی دووەرگرت لە بڵێن لە ساڵی هەشتاکان دوایەوەی کە زانکۆ تەواو کرد بەڵێ من لە گەشت و گوزار بووم بەڕێبەراتی گەشت و گوزار بووم کە ڕاپەڕین ڕوویا مدیرەکەمان بەعسی بوو لایان برد من دانرام تۆدان من بووم بەڵێ بەڕێوەبەری گەشت و گوزار آخر ینی لە سەردەمی حکوومەتە یا هێشتا حکوومەت مابوو بە زۆر زەعیف بوو بەڵێ بدایەت ئەو کاتە تۆ بووی باهین بەڵێ بەڵێ چیت گۆڕی چیت کردی شتی تازت کرد یا وڵا ئەو بکەیتر ئەو فترێت چونکە ڕاپەڕین ڕوویا بوو هەموو دائیرەکان سووتێن رابوون هەر خەریکی تعمیرات بووین بە زۆری جەنابی کافێ سڵێمان کە مامۆستان بوو لە عەدادیە ئەو بوو بە وەزیری گەشت و گوزار و هات سەردانی کردین بە زۆر دەستخۆشی لێکردین لە ماڵەوە تەنەکەمان هێنا بوو گۆشتەمان لەسەر دانا بوو کردمان بە کورسیانی هیچ شتێ نەما بوو هیچ شتێ نەما بوو بۆچی چی لێ هاتووە هەمووی لە کاتی ڕاپەڕینە تاڵان کرا و سووتێنرا و دەکەوتینە تعمیراتی دائیرەکان و بۆیەکردنەوە و هەرکەس لە ماڵە خۆی شتێ هێنا بە زۆری چونکە پارێکی وا بەدەستەوە نەبوو بیدایەت پارە بەدەستەوە نەبوو خۆمان پارەکەواتە ڕاپەڕین ئەو شتانەشی تیا بوو فەرهود و مەرهود بەڵێ فەرهودێکی چاک کرا مع الأسف زۆر بەی ئەوراقی مهم لە دائیرەکانە فەوتە زانین ڕاپەڕین لە کاتی وا سەتەرە ناکرێ ڕاستە ئەی لە دوای ئەوەی کە تۆ ینی لە بڵێن کە پەرلەمان هەڵەبژێرێ و حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرێەوەوانە ئێوە هیچ دەورێکتان هەبوو یاخود دوای ئەوەیە کە تۆ بی بە وەزیر داوایان لێ کردی کە مەسەلەن بیبی بە ئەندام پەرلەمان چوزانم ببی بە وەزیر بۆ ئەندام پەرلەمانی نەخێر بەڵام خۆم لە ئاودانکردن دوای چوومە ئاودانکردنەوە لەوێ لە هۆبەی تەختیت ئیشمە کرد دوایی چوومە هۆبەی 1966 لە ئەنجومەنی وەزیران لەوێ مستەشار بووم جەنابی دکتۆر بەرهەم ئەوسا سەرۆکی حکوومەت بوو ڕۆژێ باین کردم وتی ئەمەیە ببیت بە وەکیل وەزیری ئاودانکردنەوە تۆم تەرشیح کردووە پێت باشە منشتم جوابت لێ گیارمەوە چکە بۆ شتی وا ئینسانە بێ لەگەڵ خانەوادی خۆیان و ملاقەشە بکە هاتمەوە بە جەنابی دایکم وت و بە باوکی مناڵەکان هەردووکیان پێیان خۆش بوو ئیتر بووم بە وەکیل وەزیری ئاودانکردنەوە بەس کە چوومە ئەوەیە بیدایەت زۆر شۆژایی بە دائیرەکەەوە دیار بوو ئەوەی پێشوو لابرا بوو بە تەواتی دائیرەکەمان چاک کرد زۆر تەنزیممان کرد زۆر مەشاریعمان وەرگرت بەڵێ ئەو کاتە چیە سەرۆک وەزیرانی ئێرە بوو دکتۆر بەرهەم دەورێکی چۆنیە بینی وەکو سەرۆک وەزیر زۆر بیدایەت زۆر مەشاریعی کرد بۆ سلێمانی بەڕاستی جێدەستی زۆر دیار بوو چکە ئیتر پارە هات یعنی پارە ڕژا ئەویش تەقسیری ناکرد مەشاریعی زۆر چاکمان کرد لە سلێمانیش و لە دەوروبەری سلێمانیش ئەی پێشەوە لە دوای ئەوەی کە شەڕی ناوخۆ دروزە بێت و ئەوانە ئێوە خۆ تەرەفدار نەبوو تەرەفداری شەڕ و من حزبی نەبووم و من ئیمانم بەس بە کوردایەتی هەیە یعنی تۆ کاتێک کە بووی بە وەزیری شەڕ حیزبی نەبووی من ئیمانم بەس بە کوردایەتی هەیە مع الأسف حزباتی ماندی گەشتین بەچی بەڵام ئەو کاتێک کە تۆ وەزیر بووی ئەو توانی بەبێ ئەمری حیزب بڕیار بدەن و شک بکەن و ینی یا حیزب خۆی خستەنە حیزب تەدەخولی ناکرد تەدەخولی ئیشی مەگە شتێک زۆر حەساس بووایە ئەگەنا تەدەخولی ئیشی حکوومەتی کەم ئەکرد ینی مەسەلەی واستە و واستەکاری و ئەمانە هەر هەبوو ئەوانە هەبوو هەتا جەنابی مامجەلال ئەمرێکی دەرکرد تعمیمی کرد کە هەچ کەسێ
واسطة قبول كان لمسؤولين بله أبي عقوبة بدري نابي بخسان كين دور الرأي جنابي خوي نعميكي واسطة بو من نار بو شخصك مام جلال مام جلال مش خصم تلفون بوكر جنابي مام جلال لسق سكي جناب الدور وش بيجي كلابي كيوان بو هاتوا يسش نعمي جنابتي هنا ام شخصا ناتوانا بو يبكم پێکەویستی لەگەڵ تو هیچم پێ ناکرێ منی زۆر خۆش ئێمە زۆر خۆشەوی زۆر احتیمامی پێ بەڵێ یعنی کەواتە واستەکەی مام جەلال لە قبوڵ نەکرد قبوڵم نەکرد دەسەر ئەمری خۆ دوو ڕۆژ پێش ئێستا بە کتابی ڕسمی نردوتە بەڵێ عاجز نەبوو پێکەویستی لەگەڵ تۆ هیچم پێ ناکرێ بە سوڵبەت بەڵێ زۆر باشە ئێمە پشوێگەین و دوای درێژە بە گفتوگۆکەمانی دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمەوە دێن لەگەڵ شنۆخان کچی شێخ لەتیفی حەفید شنۆخان باسی ئەوەمان کرد کە تۆ بوویت بە وەزیر پێم خۆش هەندێک شتی تر باسکەین بۆ نمونە تۆ باسی ئەوە کرد کە حیزب زۆر دەستی ناخستە ناو کاروباریەوە بەڵام ئەی مام جەلال بە شەخسی کۆبوونەوەی پێکردن بە وەزیرەکان بەڵێ چوار پێنج جار زیاتر کۆبوونەوەی پێکردوین و تەوسیاتی ئاینێ و قسەی خۆشی بۆ کردین خۆی زیاتر زۆر حەزی لە نوکتە قسەی سوڵبەت بوو و هەموو هەچ مەسئولێکی عێراقی یا لە خارج جۆ هاتنایە هەمومانی ماگە کرد دانیشتین لەگەڵیان بەس دانیشتێکی هین نا یعنی ڕسمیات نا بەڵێ بەڵێ بەس لەو کۆبوونەوانە مەسەلەن زیاتر باسی چیەکە دەویستەوە چی بکەن ئێوە داواکاریتان چی بوو دوجار ئەو بڕیاریەدایە ئێوە خۆتان بڕیارتان خۆمان یعنی تەکلیفمان لێکردش تەکلیفەکانی قبوڵەکە بۆ مەشاری عوشت بوو بەڵێ هیچی کرد ئەو کاتە مام جەلال شتێکی کرد کە مەسەلەن بۆ ئێوە بۆ تەسهیلاتی بۆ کردینیشتی بۆ کرد بەڵێ پارەی ئەو کاتە لەکوێوە هات ئەوەی کە تۆ 1966 بوو ئەو کاتە بەڵێ کە بریمە ڕۆشتەوە ئەو پارەی کە زیاد بوو لە 1966 بە پێی عەدەدی سوکانی منطقەی هەولێر و ئێرە بەشی کرد 4 ملیار بۆ منطقەی سلێمانی و 5 ملیار بۆ منطقەی هەولێر و دوهۆک ئەو پارانە مەشارێکی زۆر زۆری پێکرا شنۆخان زۆر جار باسی ئەوە کرد ئێستش بازەکرێت کە گەندەڵێکی زۆر هەبوو لە ناو دام و دەستگاکانی حکوومەتە چیەکرا بۆ ئەوەی ئەو گەندەڵیانە نەمێنن یاخود چ گەندەڵیەکی گەورە کراوە لەو سەردەمایە کە تۆ ئاگادار بیت شتی وا هەیە ئەنی گەندەڵی ئەم بۆ دایما هەتا ئێستش هەر باسی ئەوە کرێ گەندەڵی هەبوو بەس بە وەکو ئێستا نەبوو ئێستا زۆر زیای کردووە ئێستا زیای کردووە بەڵێ مەسەڵەن لە تەندەرینە زۆر جار مەبەستی لەو مۆزەفەی کە مەسئول بوو لە تەندەرینە کە ئاشکرایە کرد بۆ یەکێکی معەیەن مەسەلەن ئەوانەیان توانی بەبێ بڕیاری وەزیر و سەرۆک وەزیران مەسەلەن کارمەندێکی وا ئەیتوانی مەسەلەن ئەو بکایە وایە مەسەڵەن کە تەندەرەکان ئەکرایەوە کێ کەمترین پارەیە ئەدرا بەو ئەو شتە لای وەزیرەکە نەبوو لای ستافێکی تر بوو بەس بەڵام ئاوەدانکردنەوە ئیشی زۆر باشی تیاکرا من کە چووم هەندێک لەوانی کە ئەمزانی کە باشنین ئەوانم دوور خستەوە بۆچی ئەوانە مۆزە بوون مەسەڵەن گەندەڵ بوون بە کوردەکەی گەندەڵ بوون یعنی تۆ وەزیری توانی کە مەسەلەن خەڵک لابەرێت و خەڵکی تربێنێ و ئەوانە بەڵێ ئەتان توانی ئەمان توانی زۆر جاگەر شتەکە هین وایە ئەچوومە لای ڕێز و زەرا ئەگەر لە سڵتەی خۆمانە باە لە سڵتەی وەزیرەکەمانە وایە کە لە ئاودانکردن من وەکیل وەزیر بووم ئەچووم لە ئەنجومەنی وەزیران تەکلیفمان کرد ئەمەد فڵان شت هەیە بێ ئەم کەسە لابرێ من نامێ ئەم کەسەشی بۆ دروست ناکردن بۆ ئێوە ئەوانە ئەو خەڵکانە یان نانەوێت محاولە نەکرد زۆر بەڵام ئەو مەنجانە نادەست کە من یەکسەر ئەمگانە ئەنجومەنی وەزیران ئەموت ئەو شتە هەیە و من قبوڵی ناکەم ئەڵێن شێخ زەنجی زوو هات بۆ لای تۆ تەلەفۆنیە کرد تەلەفۆنیە کرد تەکلیفی بۆ خەڵگە کرد خەڵکەسم تەکلیفیان لەوە کرد ئەش تەلەفۆنی بۆ کردمەوەی من مامی تۆم تۆ برازای منی ئەم ئیشە فڵانکە شخصێک گەنێرم ئیشێکی هەیە بۆی جێبەجێکە ئێتە تۆش بۆ جێبەجێ چکە ئیشەکان تەعینات و نەقڵ و شتی هین بوو بۆ خەڵک بۆ ینی هیچ تەکلیفی بۆ خۆی ناکەن شتی گەورە نەبوو بۆ خۆی مەسەلەن داوا بکە یان موچەی تایبەت ببڕیتەوە بۆ کەسێکی هەژار ئەو شتانە بوو کەواتە ئەو شتانە نەکرد ینی لایەنی خێرخوازیشە بوو بەڵێ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی
ئەوەی هەبوو بەس ئێستا نەماوە حاڵی حەزرەوانی ئێڵغا کردەوە موچە بۆ هەژار هەتا نیسبەتی 2500 دیناری سویسری ئەبڕایەوە بۆ کەسانی ئەو کەسانی کە ئیتر هەژار بوون و یان دیوەخانیان هەبوو یان شتێکی ئاوە. ئەی بە حکمی ئەوەی کە تۆ بۆ خۆتەم ینی مهندسێکی ناسراوی وە کچی شێخ لەتیف و کوڕەزای شێخ مەحموود و ئەمانە ینی خزمەکان و خەڵکی تری دەوروبەر و ئەمانە زۆر داوای هاوکاریان لێ ناکردی مەسەن تەعینات و چوزانم کارێکە بسوایەتە تەنانەت باری گەندەڵیەوەوانە خاڵەکە بوو کە تەکلیفیان نەکرد خەڵەکە بوو تەکلیفی تەعجیزیە کرد جارێک پێوە کاتە لاموتی کە بەمجار لە حەج هاتەوە لە مەتار استیقبالمان کرد تەوقی لەگەڵ هەموومان کرد کە لە من ڕەت بوو جاریکە گەڕایەوە لای منوتی لە خزمەت با پێشتا بووم لە حەج یعنی جەنابی پێغەمبەر درودی خوای لێبێ کە خەڵک دیبووی لە تەلەڤیزیۆن کە ئەگەڕێتەوە سەر من زانیان یعنی بینی لەگەڵ منە باشە شخص کاتە لاموتی ئەبێ تەکلیف لە مام جەلالم بۆ بکەی قانون ئیسلاحی زراعیم بۆ ئیلغا کاتەوە وتم باوکم یەکەم کەس بوو لە عێراقا کە زەرەرمەندترین کەس بوو لە عێراقا بۆ ئیسلاحی زراعی وتم لەو تەکلیفە بۆ خۆم ناکەم شتێکی تەعجیزیە یعنی تەکلیفی ئەوە تەعجیزیان نەکرد بەڵام تەکلیفەکانی تر ئەگەر لە حدودی مەعقولا بووایە کەسم ڕەت نەکرێتەوە ئیشی کەم کەسم ڕەت کردێتەوە کە زۆر مستەحیل بووە یارمەتی خەڵکم زۆر راوە جار هەبوو مەسەلەن بە شەخسی داوایی مەسەلەن داواکاری پێشکەشی مام جەلال پێی نەخێر بۆ خۆت نا بۆ خەڵکی تر تەکلیفەکانم ئەبرە لای ڕێز وزەرا ینی مام جەلال لە تێوە ناگرێت نەخێر لەو شتانەیە شتێکی دیکە هەیە ئەویش کە دوای ڕاپەڕین وابزانم تا دوای ڕاپەڕینی ژێوە لەگەڵ ماڵی مامۆستا هەمزە عەبدوڵڵا پەیوەندیتان خۆش بووە بەم وێنەیەشە کە لێرەیە لە ئێمەیە ئەیبینین کە جەنابی شێخ لەتیف وانە بەڵێ ئەمە لەو کاتەوە پەیوەندیتان هەبووە پەیوەندێکی خۆشی عایلەویتان بۆ دیارە جەنابی هەمزە عەبدوڵڵای کە بوو لە خۆشەویستین هاوڕەکانی باوکم و لە بۆ فاترینیان نەعیمە خانی خێزانی کە خوشکی مامۆستا برای مەحمەد بوو ژنێکی زۆر ڕۆشنبیر و تێگەیشت و من زۆر هاوڕێتیم هەبوو لەگەڵی هەرچەند فەرقی عەمرمان زۆر بوو بەس من دایما حەزم لە ڕفیقاتی ئەو کەسانە کرد چکە تەجروبەی ژیانیان زۆر بوو زۆر زوو هاتوچۆمە کرد هی نەعیمە خان و سا لە گەڕێکی ڕزگاری خانویان گرتبوو ئاخر جار کە چووم پێش وفات کات جەنابی کاک هەمزە لەسەر جێ کەوتبوو پێم وتم جەنابی کاک هەمزە تۆ معلوماتی واد لای کەس نییە چکە لە هەموو شۆشەکان و حیزبەکان لە هەموویان ئیشتراکی کردبوو هەر لە کۆنەوە لەگەڵ باوکمان وتم هەرچی ئەحداسە جەنابەت ئاگال لێیە نووسیتەوە تا ئێستا وتی نەوەڵڵا وتم خوا دەست پێ بکە با نەفەوتێ و معلوماتانە وتی مستەحیلە وتم بۆ مستەحیلە قەڵەم خەمە سەر کاغەز وتی یەک شت بنووسم تۆ خۆت لەبەر چاوکەوێت کە کوردی ئەمەگە خراپە کراوە ئەمەگە کوشتار و جاسوسی کراوە بەسەریەکەوە وتی ناتوانم مالەسە بەڵام ئەو چونکە معلوماتی زۆر گرنگی لا هیچ وەسیەتێکی بۆ بەڵێ وەسیەتی کرد ئەو جارە دایکم و من و دایکم و درەخشان خانی شێخ جەلال خوشکەکانم چوون بۆ لای وتی کە مردم ئەبێ لە سیتەک بمنێژن ئیتر کە وەفاتەکە ئانێ لە سلێمانی بینێژن جەنابی هێرۆخان نەعیم خان پێی ئەڵێ خۆی وەسیەتی کردو کە لە سیتەک بنێژرێ ئەڵێ لای کێ وەسیەتی کردووە ئەیش پێڵە لای تەڵاخان و درەخشان خان و کچەکانی شێخ لەتیف ئیتر ئەوە فەرمیاڵێ منی چم پێ ناکرێ ئەبێ وەسیەتەکەی تەطبیقکەین تر کە لە سیتەک ناشتیان جەنابی هێرۆخان لەسەر تەلەڤیزیۆن قسەی کرد باسی باوکمی کردوتی زۆر مقەسرین ئێمە بەرامبەر بە شێخ لەتیف کە هیچمان بۆ نەکردوە تا ئێستا یعنی هیچ باسێکی نەکراوە کە چەند خزمەتی هەموو کوردێکی کردو خزمەتی ماڵی جەنابی برای مەحمەد کە ئەسیر بوو کە نەفی بوو کە خۆی شاردۆتەوە لە بەرحکوومەت باوکم زۆر لێ پرسیونەتەوە تا نزیکەی 6 مانگ بە خێزانەوە لای باوکم بوون دوای ئەوش هەر پێی لێ نەبڕێون. شنۆخان ئەو کاتێک کە تۆ وەزیر بووی
لە ناو کابینەکە دیارە کۆبوونەوەتان هەبوو خەڵکن ناسیوە خەڵکت بینیوە کەس هەبوو بەخۆشتەوە ینی هەوڵی ئەوەتان هەبێ ینی کەس هەبوو مەیلی ئەوەی هەبێ کە دوو ئیدارەی نەمێنێ حکوومەت ببێ بە یەک حکوومەت باسی ئەو شتان ناکرا خات نەخێت باسی سیاست ناکرا هەر زیاتر باسی ئیدارە و ێ باشە ئیدارە بکرێتەوە بە یەکیانی کەس هەوڵی نادا کەس باسی ناکرد نەخێت ئەو کۆبوونانە بەجیا سیاسیەکانیان کرد یعنی ئەوە هیچ بەشداری ئەو شتانەمان نەکردو ئێمە باشداری ئەو شتانەکان بەڵێ ئەی ئەگەر باسی بە تایبەتی ئەو کاتە کاگنەوشیروانەوە ئەوان دەوریان چی بوو بەتەخۆ کاگنەوشیوانی ینی کەسی دووهەمی یەشێتی بوو ئەو ئەویشتە دەخولی ناکرد لە ناو کارەکان جار هات جەنابی کاکۆسرد ئیجازە بوو سەفەری کردبوو یەک جار هات بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەو کۆبوونەوەی پێکردین تر بەدەخولی ناکرد کەس هەبوو ئەژبێ لەگەڵ سیاسیەکانە ئەو باسانەی کردوێ بەس لەگەڵ ئێمە لەگەڵ ئێوە نەیکرد بەڵام کەس هەبوو لە ناو سیستەمەکە خۆ هەیە لە هەموو لایەکانی ئەم عراق و کوردستان و ئەمانە تقریبا بەداخەوەی سیستەمەکان نەوەیەکە کەس هەبوو لە ناو وەزارەتە خەڵک هەبوو لە پشتی ئێوە ڕاپۆرت بنووسێ لەسەر ئێوە بە خراپە بە چاکە بەڵێ من کە لە ئاودانکردنەوە بووم جەنابی کاک ڕەفعەت عەبدوڵڵا یەک دوو کابینە پێش من وەزیری ئاودانکردنەوە ببوو ئەو زۆر تونندڕە بوو لە سیاسەتە هەچی حزبی نەبوو بێ عنی هەچی یەکێتی نەبوو بێ هەموویانی نات بۆ ماڵەوە نزیکەی 400 کەس زۆر بوون عەدەدەکە بەس سەریمان و سەریمان مەعاشێکی هەر ئیسمەکەیان وەرگرتووە مخەساتوانی شمولی نەکردوون ئیتر کە من ئەوەم زانی کە چوومە ئەنجومەن کە چوومە ئاودانکردنەوە سەرم کرد زوبیان خەریجی کولی و فەنی و ینی هەمووی پێویستیش نەبێ ئەوان مۆزەف بوون لەوە پێش دوای ئەوە سیاست بۆ تێکەڵ بە ئیدارە بکرێ و ئیدارەکە پێویستی پێیان بوو هاتم لژنێکم دانا لە مدیر عامەکە و سەرۆکی هۆبەی زاتیە و چەند کەسێک مقابلی هەمویان کردن هەمویانمان خستەوە سەر کار هەندێکیان ئەو کەسانە لە هەموو حیزبەکان بنیاپار پارتی هەموو حیزبەکانی تیا بوو مستەقیلیی تیا چکە هەیە حەزی حیزباتینە بە تەبیعەت کە من نابم بە یەکێتی مەسەلەن معنای ئەو نییە زڵدی یەکێتی بم یان نابم بە پارتی معنای ئەو نییە زڵدی پارتی بم هەیە تەبیعەتی وایە حەزی لە سیاست نییە هەموو نوعەکانی تیا بوو ئەمیان ماکسە و سەریش و زۆریان پێخۆش بوو و هەندێکیان خۆیان داوای نەقلان کرد بۆ وەزارەتەکانی تر هەموویمان جێبەجێ کرد ئێتر چوون بە کاگنەوشیوانیانەوە بوو دەبیان شنۆ ئیش بۆ هەموو ئەکا بۆ پارتی و بۆ شوێعی و بۆ ئیسلامی و بۆ یەکێتی ئەیش وەڵامەکەی ئەو ببوو وتبووی کوڕەزای مەلیکی کوردستانە هەرە بێ وابێ شخصێک چوو بوو بە لای جا ئەو شخصە خۆی لەسەر ئەوەی کە گەندەڵ بوو من لەسەر ئیشی مالی لام برد خۆی لە ئەنجومەنی وەزیران دەرکرا بوو لەسەر ئەوەی کە اختیلاسی کردبوو دوای هاتووە وەزارەت لای ئێمە بەڵێ سەخت بکاتەوە بەڵێ باسی ئەو راپۆرت و باسی ئەی شتە چاکەکان ینی ئێوە لەو حکوومەتەیە ینی ئەو کاتی کە پەیوەندی ئێوە لەگەڵ ئێران و لەگەڵ ئەو وڵاتانەیە وەکو حکوومەت بوو یا وەکو حیزب بوو وەکو حیزب بوو پەیوەندی حکوومەت عێراقی بەو شتانەوە نەبوو بەس وەفدێگە هات وەزیرەکان هەمووی بانکران بۆ پێشوازیان دانیشتی لەگەڵم بەس دانیشتێکی سیاسیانە نا بەڵێ باشە بەزەکە مەسە بۆ نمونەیە وەکو وەزارە لەگەڵ ئێران و حکوومەتە ئەگەر وەزارەت مەسەن کە پرۆژەمان ئەیە بە کۆمپانیەکان جاوا بوو کۆمپانی ئێرانی ئەهات ئەهاتن تەقدیمیان نەکردی شتەکانیان بۆ دەرەچوو بە پێی ئەو مواصفاتی کە ئێمە ئەمانویست شتیوە هەتا لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی داهەنگایەکمان لە بەختیاری دروست کرد ئێرانەکان بۆیان کردین بینای جاهیز بوو ئەو سا لە لای خۆمان ئەو شتە نەبوو بینای جاهیز دروست ناکران ئێرانەکانمان هێنا پێمان کردن تۆ جەنابەت هەتاکەی ئین بووی وەزیر بووی تا ساڵی کابینەی چوار بووم هەتا 2005 بەڵێ 2 ساڵ و 8 مانگ بووین ئەمەتر ئیدارەکان یەک کەوتنەوە 2005
2 ساڵ هەژمە دەڵێ بۆ بەیەک جەنابی مامجارەوە بۆی ئەبێ شنۆی تیابیان کابینەی دوایەوە بەڵام من نەمتوانی چکە بەڕاستی زۆر دوورکەوتمەوە لە مناڵ و لە ماڵ ئەو سیستیان پێمە سیستەمی خانەنشینی و شتەکە ئەوانش یەگرتەوە ئەو کاتەیە چۆنی بوو بەڵێ بەڵێ خانشین کراینەوەمان بەڵێ ئەڵێن ماڵی شێخ لەتیف بەڵێ بۆی بەڵانس ڕاگرن لە بینی پارتی وێشێتیە لەو لاوە شێ مەحمووە بێ بە وەزیر و لەم لاوەش شنۆخان ئەمە سوتفەیە سوتفە بوو من کە متابعی ئیشەکانیان کردم لە هۆبەی 1986 و ئەوە بوتر دکتۆر بەرهەم باین کردم وتی تۆم داناوە بۆ شی وەزیری ئاودانکردنەوە ڕۆژێککە باین کردم کاک سعیدی زەی لە ئەنجومەنەوە هاتەوەتی دکتۆر بەرهەم ئەڵێ بێ بۆلام وتی ئەبێ تۆم تەرشیح کردووە و مامجرە زۆر زۆری پێخۆشوە پێشەوەی بە خۆت بڵێن هەردووکمان ئیمزامان کردووە کە بێ وەزیری ئاودانکردنەوە منش قبوڵم کرد ینی بەو شێوەیە تۆ ئەو شێوەیە بوو بەڵێ ئەوان داوایان کرد نەوە داوا بکەن نەخێنەوە بەڵێ دوای ئەوەی کە ئاوازت هێنا لە وەزارەت و لە حکوومەت تەقاعد و ئێتمان بە ماڵ و خێزانەکەمان زیاتر ئەگەر ئەو پرسیارە بکەم لەو فترەیە کە تۆ وەزیر بووی هەوڵن نەدا مەسەلەن ئەوەی کە لە داریکەلی تا نۆژەنکردنەوەی ئەو شوێنانەی کە شێ مەحمووی لێ بووە هەوڵدا بەڵێ من تەکلیفم لە جەنابی دکتۆر بەرهەم کرد یەکسەر موافقەتی کرد خانۆکەیمان نۆژەن کردەوە هەر دووسمان کردەوە چکە نەمابوو ئەسەری تر جەنابی درەخشان خان لەگەڵ جەنابی بابەتتار ئەوان خەلیفەکان بیر مابوو لەگەڵ چەند کەسێک کە بەتەمەن بوون و زۆر هاتوچەی باپیرمیان کردبوو بردمانن ستافی هەندەسیم برچووکە کە چوومە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ستافی هەندەسی نەبوو خۆم تەشکیلی ستافێکی هەندەسی زۆر باشم کرد مەشارەی زۆر باشمان بۆ وەزارەتەکە تەنفیز کرد خەریتەکەمان دروست کردەوە و بودجێ بۆ تەرخان کرد و دروستمان کردەوە بێجگەلەوە هەر بۆ داریکەلی تەکلیفیان زۆر کرد کە مەکتەبێکیان بۆ دروست کرێ ئەویش من تەکلیفم لە وەزیری پەروەردە کرد جەنابی دکتۆرە شەونم خستێ بەرنامە و مەکتەبێکیشمان بۆ دروستکردن جادەکەشیان کە ڕاکێشە هەر من هەوڵم بۆیان جادە و مەکتەب و هەروەها مەشروعی ئاو بەلوعی ئاو بۆ بەردەمی کولی ماڵێک لەگەڵ دەسۆر و ئەم پێویستیانە بۆ هەموو ماڵێک دروست کرا ئەوانە هەمووی من هەوڵم بۆیان کە واجیبە کە بۆ هەموو شوێنێ بکرێ ئەی بۆ سیتە بۆوانە وەڵا سیتەک ئەویش ڕێگایەکیان هەبوو بلدۆزەر و شتیانیش بۆم ناردن مەشارە هەبوو خۆی ئەو مەشارەعانە زیاتر ئاودانکردنەوە یا شارەوانی ئەی کرد ئەی هەوڵتان داوە کە ئەو شتانەی کە ئێوەنی بە تایبەتیشتی شەخسیەکانی شێخ لەتیف و شێ مەحموو و شێخ کاوە و چوزانم ئەوانەی تر ئەمانە کۆبکەنەوە هیچ شتێکتان هەیە گەس بێنێ مۆزەخانەیە بکرێتەوە لێرە لە کوردستان و داواتان لێ بکە زۆر لە ڕاپەڕینەکە ماڵی ئێمەش و ماڵی دایکی کاوش هەر لە تاڵان کرا هیچ دەرنەچووەمان هیچ لە ئینتیفازەکە ببوون لە هەفتاوهینە کە چوونە دەرەوە دوایش لە ئینتیفازەکە شەشمان زۆر فۆتە شتێکی وامان نەماوە هەروەها زۆر شتی باپیرم کە لە ماڵی شێخ مامەم بوو لە دوای ئینتیفازە خوان لە بەغا بوون ئەو فترێ هەشت چەکگار بە سارێکی گەورە و زەخمەوە هەڵیان کتۆ بەسەر ماڵەکان ئەو قاسەی کە هەموو شتومەکە شەخصەکانی شێخ مەحموود تیابوو لەگەڵ چەندەها دیکۆمنت و ئەوراقی مهم هەر بە قاسەکەەوە بردیان نەزاندا چێن بۆ کوێیان بە زان ڕاکێن مالەسەر کەسێکی نزیک بوو ئەی چۆن دانی بە دواشون نەکرا حکوومەت نەیکرد حیزب نەیکرد خۆتان نەتانویست بیکەن وەڵڵی و ماڵی مامەم هەوڵیانە نەگەشتە نەتیجە وتیان لە عێراقا نەماوە شتەکان براوتە دەروی کوردستان ینی فرۆشرا بوو لە دیار بوو بەڵێ لە ئێران و تورکیەوەوانە بێ یاخود بەڵێ دەوراوەتە دەرەوەی وڵاتانی دەوروبەر بوو بەڵێ تر نازانم ئایا تەلەف کراوە بۆی کورد مێژووی نەبێ یان ماوە لەوێ ئەویان نازانم ئەی چی
چیشتی مهمەیە وازە ئەو پرسیارەشم کرد کە زۆر مهم بێت و ما بێتەوە گەر سبێنێ مۆزەخانەیە بکەنەوە دای بنێن لەوێ ئەی مۆزەخانەیەک چۆنەکەنەوە کە بە ناوی بنەماڵی شێ مەحموو کە شتی شخصی خۆی تیان نەبێت مەگەر شتی شخصی زۆر کەم شت ماوە زۆر مەگەر عینە شتەکان دروست کرێتەوە بە سناعی هێنا شتی ئەسڵەکانی زۆر کەم ماوە هەمووی فەوتا بەهۆی ئەحداسی سیاسی مەنتیقەکە و شتی بڵاو نەکراوە مەسەن دەستنووسە کتێبە ئیشێ مەحموو بێ ئیشێغەتی بێ ئەوانە بێ ئەو شتانە ماون هیچ نەماون ئەو شتانە با ماوە ئێستا لە هەوڵی ئەوان کۆیان کەینەوە ئینشەڵا لە دووتێ کتێبێکە هەمووی ئەخێنە بەردەستی خوێنەران بەس ماوەی ئەوێ ئێوە ئەو هەموو شتانەی کە لەسەر شێ مەحموو بە تایبەتی نووسراوە و دکۆمنت کراوەوانە لێ ڕازین لە چی ناڕازینەوە یا لە چی ڕازین پێ دوایە بەقەی گەورەی شێ مەحموو شت کراوە بۆ شێ نەخێر بەداخەوە نەکراوە بەعەکسەوە دەستێ هەیە کە زۆر هەوڵەیە کە ئەو هەموو خەباتەی باپیرم بسڕێتەوە دەست هەیە دەسە چیە هەمیشاڵێن دەستی دەرەکی کەسی ناحەز زۆرە و دەستی دەرێکی زۆرە و بەڵێ کوڕخۆی دوژمنی زۆر و خوشی معلەسەف بەناخوا بۆچی زۆر کەسێ بەس ئوسلوبی ئەوە نەق دەگرێ بەردێ ناخەتە سەر بەردێ خۆی بەڵام نەق دەگرێت نەقدێکی چاواشەکاری نەقدێکی ناڕاست سەرکو ئەوانەی کە ئەیانوت جەنابی شێ مەحموو لێزی نەهاتوە لەگەڵ ئینگلیزاتەوە قەبکە دەستخاتە ناو دەستیانەوە دەمەوێ نەمان هەیە قۆڵی کردۆ بە قوڵی بەریتانیەکە یان لەگەڵ خێزانی سەفیری بەریتانیا لە عێراقا دانیشت و وێنەی گرت و خزمەتی کردوون و ڕێزی لێگرتوون یان لەگەڵ ئەسیرەکانە دەستی کردوتە ملی ئەسیرێک یەکێ لە ئەسیرەکان هەتا هەر ئەو کەسانی کە نەقدیانە گرکایان و شێ مەحموو دەوقە ناکە لەگەڵ ئینگلیزا ئێستا نەقدەگرن ئەڵێن چۆن ئەو مەلیک بووە دەستی کردوتە ملی ئەسیرێک ینی خۆشیان نازانن ئەڵێن چی هەیە هەر تەبعی وایە هەر ئەزانە نەقدکە باشە ئێوە وەکو بنەماڵەی شێخ هیچ وڵاتێک دەوروبەر بێ دەرەوە بێ پەیوەندی پێوە کردوون کە مەسەلەن پەیوەندیتان هەبێ لەگە وڵاتانی یاخۆی بە شێوەیەک لە شێوەکان ئەوە کە وەزیر بوون لە کارباری کۆمەڵایەتی شخص دەکاتە لاموتی من جەماعەتی ئەمریکا نردویانە بە لای جەنابەت یەکێ بوو لەوانی کە ساڵی 96 چوو بە ئەمریکا لەگەڵ منەظەماتە کورد بوو؟ کورد بوو بەڵێ یەکێ بوو ناوەکەیم بیرچێتەوە بز ئەزانم کە یەکێ بوو لە ئاغاوەتی مەنتیقەی پێنجم کوڕی یەکێ لە ئاغاکانی ئەوێ بوو تەکلیفی لێ کردم کە تەعاون لەگەڵ ئەمریکا بکەم دەرمیش زۆر بەتۆمی جوابمان تەعاون یانی چی ینی پسی خوڕی یاخدا مەبەستی چی بوو زانیاری بدەیە بەڵێ زانیاری بدەم تر من زۆر بە ئوسلوبێکی ڕق جوابم مایە و بە عەزی ڕۆی وتم تە نازانی من کوڕەزای شێ مەحموو مشتیوە منم بەن مشتیوان ناکەم هەتا پارێکی زۆری خسە بەردەسم تر بۆی هەستام بەڕاستی ینی ئەوگە عەسەبی بووم بۆی هەستام بە عەزی ڕۆی تر نەیتەوە جاری کە بێرە ئەی بێژگەلەوە بە ڕاستمیاڵێم ینی مەسەلەن مەسا بەریتانیا چوزانم وڵاتانی ترکە هاتبن پەیوەندیان کرد بێ بۆ ئەو پەیوەندیە کۆنەی کە ناحەقی بەرامبەر ئێوە کورد کرد بێتیان ڕاستی لەمەوە لە بیانەوێت لەوە ئەچێ ینی هەیە هەوڵ هەیە لەگەڵ ئێمە نامەڵێن لەگەڵ کەسانی تر لە بنەماڵەکە بەڵێ زۆر سپاس ژنۆخان کە بەشداری بەنامی پەنجەمۆڵت کرد منیش سپاسی جەناب دەکەم زۆر مەمنون بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی پەنجەمۆڵی ئەم جارەمان دیاران بەرنمەیەمان لە دەروازە پشوو کە کافەیەکە تۆمار کرد سپاسیانەکەین پێکەوە پرۆمۆیڵقەی داهاتوو دەبینین کە لەگەڵ کەسایەتێکی دیکەی و بەخواتان نەسپێت.